بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان راپۆرتێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان کاردانەوەی حکوومەتی هەرێمی کوردستانی لێرەکەوێتەوە راپۆرتەکە بە ناشەفاف و چاوەشەکارانە ناو دەبات. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتی ساڵانەی خۆیدا دەربارەی مافەکانی مرۆڤ کە بۆ ساڵی 2022 بڵاوی کرێتەوە باسی لە سەرکوتکردنی خۆپیشاندانەکان لە هەرێم و دەستگیرکردنی خەڵک بەبێ بڕیاری دادگا هەروە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و جیاکاری لە پێدانی زانیاری بە کەناڵەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی کردووە هەروە باسی لەوەش کردووە کە هێزەکانی پێشمەرگە کۆنتڕۆڵ کراونەنەن پارتیوێکێت هەر کەسە و هێزی تایبەت بە خۆیان هەیە وەلامان کاتیشدا گۆڤاری فۆرن پۆلیسی باسی لەوە کردووە کە ماڵە کارتۆنیەکەی هەرێم لە بەردەم داڕماندایە بەهۆی نایەکسانی هەروەها باسی لەوە کردووە کە شکستی دموکراسی و ئابووری بۆ ئەو سەرکردانەیە کە لە خەمی خۆیاندا لە بەرامبەردا حکوومەتی هەرێم راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکای ڕەت کردوتەوە لەلایەن ڕێکخەری ڕاستپاردانی نێودەوڵەتیەکان لە بەردەمی ئەمڕۆ سەرەسەر ناوڕۆکی راپۆرتەکە و کاریگەری ئەو راپۆرتانە لەسەر هەرێم و وەڵامێکی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا ئەبوبەکر عەڵەوی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان. مامۆستا بەخێر بن، سوپاسی ئامادەبوون دەکەم. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەبارەی ناوەڕۆکی راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر پێشێلکاری بەرامبەر مافەکانی مرۆڤ دۆخی میدیا هێزە چەکدارەکان سەرنجت چییە و پێت وایە کەمی باس کردووە یاخود زۆر؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان کاک حەکیمیانی ئەمە یەکەم راپۆرت نییە ئێمە دەیبینین لەم ساڵانەی ڕابردووە بەردەوام لەلایەن بە تایبەتی چوار جیهەتەوە ئەمنستی ئەنتەرناشۆناڵ ڕوومان هایت ئۆچ و هەروەها وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ڕۆژنامەنووسانی بێسنوور ئەم چوار جیهەتە بەردەوام باس لە ڕەوشی خراپی هەرێمەکەن و بە تایبەتی ئەوەی کە پەیوەندیدارە بە پرسی گەندەڵی و بەردەستکردنەوەی ئازادی ڕادەربڕین و ملاحەقەکردنی چالاکوانان و دەستێوەردان لە دادگاکان و ئەو ڕەوشەی کە لە هەرێمی کوردستانە هەیە. بەڵێ ئەمە کەمێک لە ڕاستیە لە زاری درۆزنێکەوانێ. بۆ کەمێک لە ڕاستیە چونکە هێشتا خاتری هەرێم زۆر گیراوە و دۆخی هەرێمی کوردستان زۆر لەوە خراپترە کە لەم راپۆرتەدا هەیە. ئەگەر بە یەک بەڵگا بێجگەلەوەی کە خۆمان هاوڵاتی ئەم هەرێمەین و ڕۆژانە دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ گرفتەکانە و ئەزانین کە ئەم چوار پارێزگایە چۆن بەڕێوە دەبرێت لەلایەن دوو ئیدارە و دوو حکوومەتی هەردوو حیزبەکەوە کە وەکو خۆیان دەڵێن و لەو راپۆرتەشە ئاماژەی پێدراوە کە هەر یەکە هێزی سەربازی و دەستگای هەواڵگیری تایبەت بەخۆی هەیە. باشترین بەڵگە کاک حەکیم تۆ لە ماوەی ساڵی ڕابردوو بەس ئەو بەلاغ و بەیانانەی دوو حیزبەکە لەسەر یەکتری لەو کێشانەی کە دەیان بوو مەسەلەن لەسەر زینی وەرتێ لەسەر تیرۆرکردنی عەقید هاوکارجاف لەسەر کێشەکانی پەرلەمان لەسەر لێدوانی بەرپرسەکانی هەردوو لەسەر بڕیارەکانی دادگا یعنی زیاتر لە 30 بەیاننامە هەیە هی مەکتەب سیاسی هەردوو لا هی سەرکردایەتیەکانیان هی دژە تیرۆری هەردوو لا هی فراکسیۆنە پەرلەمانیەکان ئەمە هەر یەکە وێنەی هێزەکەی بەرامبەر بەم شتاناکە کە لەم راپۆرتەی وەزارەتی دەرەوەی ئەمریکایە هەیە هیچ کامێکیان خۆتەزانی بڕوایان بە دادگاکانی یەکتر نییە. ئەو پێ وایە دادگاکانی سلێمانی لە ژێر هەژمونی حیزبە ئەمیش پێی وایە دەستێوەردانی هەیە لە دادگاکانی ئەولا ئەمە هەردووکی ڕاستە ینی ئەمە وێنە حەقیقیەکە ئەمەیە کە لە یەکتری ئەگرن چونکە خۆیان باش یەکترە ناسن و ڕۆژگارێکیش خۆیان کە هاوپەیمانی استراتیجی و شەریکی استراتیجی ئەم هەرێمە بوون لە دابەشکردنی پۆست و داهاتە حتمما یەکتر باش دەناسن. بەس بۆچی بەڕێزوتت ئەمە کەمێک ڕاستیە لە زاری درۆزنێکەوە بۆ ینی چونکە ئەمریکا ئەگەر بەم راپۆرتانە بێت لە 96 ساڵی 96 ئەم هێزانی خستۆتە لیستی ڕەشەوانێ کە تیرۆرەکەن کە ئەشکەنجە ئەدەن کە بەڵام مامەڵەشیان لەگەڵاکات ینی ئەم پاساوی کە لە قەوسێکا خۆیان ئەڵێن ئێمە دەستێوەردان لە کاروباری ناوخۆی هیچ وڵاتێکان ناکەین بە پێچەوانەوانیە دەستێوەردانیان کردووە ینی خۆ ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن لەسەر
دەستی ئەمریکا باشترین بەڵگەیە کە دەستێوەردانەکەن و ئەمریکا لەکوێی ئەم سەرزەوێ دەستێوەردان ناکە کەواتە ینی ئەمان خۆیان ئەم حەقیقەتانە ئەزانن کە ئەمە گۆشەیەکی زۆر بچووکە چونکە وەکو ئێمە کە دیدارمان کردو لەگەڵ ئەواندا چەندین بۆنەی جیاواز لە پەرلەمان و دەرەوەی پەرلەمان خۆیان ئەڵێن کە بە قەمەر سەناعی وێنەی هەموو مەرزەکانی هەرێمەگرن و ئەزانن چیەتە ژوورە و چی ئەڕواتە دەرەوە و ئەزانن ئەو یارمەتیانی ئەوان داویانە مەسەلەن تەنها لە 2013 بۆ پێشمەرگە چەند هاوکاریەکی زۆر بووە بەڵام کوان نەتیجەکەی کە هێشتا ئەم هێزانە وەکو خۆیان دەڵێن هێزی حیزبین ئەیکەواتە بۆ ئەمان تەماشاکردن مەسەلەن ئەو هەموو چالاکوانانەی بادینان کە ئەمە خۆمان کۆمەڵی پەرلەماندار لەسەر دەم جەلسەکانی دادگاییکردنە ئامادەبووین کوا هەڵوێستی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئایا ئەم راپۆرتە تەنها کافیە گوشارەکانی ئەوان چیانی چونکە واضحە کە ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان کە هەر یەکێکیان پشتگیری کراوە لەلایەن دەوڵەتێکی هەرێمیەوانێ بەخواستی خۆیان دەسەڵاتداران نایەنە خوارەوە لە دەسەڵات و جەبەروتی خۆیان و بە ئاقاری بەرفراوانکردنی ئەو هامیشە لە دیموکراسی هەیە لە هەرێمی کوردستانە بەخۆ دەزانی دیموکراسێتی ڕاستەقینە نییە هامشی دیموکراسی هەیە یان پراوێزی دیموکراسی هەیە ئەڵنا دیموکراسی بەمانە جەوهەردار و ڕاستەقینەکەی بوونی نەبوو نیشە ئەو چاوپۆشی وڵاتانی زلهێز لە بارودۆخی ناوخۆی هەرێم وەکو بەڕێزوتەی سەتاڵانی سنوورەکان دەزانن چێ نەوت ئەو گەندەڵەی کە لە فرۆشتنی چەک و هاوکاری پێشمەرگە و یەخستنەوەی هێزی پێشمەرگی خۆیان دەزان چاوپۆشەکە بۆ چییە؟ چاوپۆشیەکە وازەحیانی کە پەیوەندی بە ئەجیندا و جەوهەری دەوڵەتی ئەمریکاوە هەیە کە خۆیان ئەڵێن ئێمە بەرژەوەندیەکانمان هەمیشەین نەک دۆست و دوژمنەکانمان هەمیشەین و بنەمای دووەمیش لە ئیدارەکردنی سیراع لەلایەن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە کە ئەوان خۆیان دەڵێن ئیرادەی سیراعەکەن نەک سیراعەکان یەکلای بکەنوانێ ئیدارەة الأزمات وليس حل الأزمات ئیدارەدانی ئەزمەکان نەک چارەسەرکردنی ئەزمەکان بۆ ئیدارەیەکەن حەلی ناکەن بۆی بەردەوام سەرەداوی کێشەکان بەدەست خۆیانەوە بمێنێتەوە ئەو کاتە وجودیان مبرر و پاساویە بێ و چەک ئەنێرن بۆ هەموو چەکەکانی خۆیان ساغەکەنەوە بەرژەوەندیەکانی خۆیان و دەوڵەتی ئیسرائیلیش لە ناوچەکەیە بەرژەوەندی قوڵەکانی ئەمریکا کە ئەمڕۆ دوو زلهێزی کەش لە ناوچەکەیە هەیە خۆتەزانی کە ئەوە ئەولەویەتن بە نیسبەت ئەمریکاوە هەژمونی چین کە ڕۆژ بە ڕۆژ لەبەر فراوان بوونایە و ئابووری چین تەختی تەنانەت هەموو بازاڕی ئەوروپاشی کردووە دووەم رووسیا و فراوانبوونی رووسیا و ئەم پەرسەندنانی دوایش بۆ خۆتەزانی کە لەسەر دەستی پەکین هەردوو دەوڵەتی ئێران و سعودیەش ڕێکەوتن و ئەمڕۆ ڕێکەوتنەکە چووە بواری جێبەجێکردنەوە کە باڵیۆزەکانیان بگۆڕنەوە و ئەمڕۆ جارێکی تریش بە هەمان شێوە سعودیە و سووریا و پێشتر سووریا و ئیمارات هەموو ئەمانە ئاماژەن کە ئەمریکا هەموو ناوچەکە لەبەرەوەی ناوچەیەکی گەرمە و بەرژەوەندی قوڵی ئەمریکای لێیە لەبەرەوە مراعاتی ئەم هێزانەکە کە سوورەزانێ کە هێزی نادیموکراتین سوورەزانێ لە عمریانە هەڵبژاردنێکی خاوێنیان ئەنجام نەداوە لە عمریانە لە هەموو تەمەنیانە بە درێژایی ئەم هامیشەی دیموکراسی کە لە 30 ساڵی ڕابردووە لە 30 ساڵی ڕابردووە لە هەرێمدا هەبووە بەڵام ئەمریکا مامەڵە لەگەڵەوەکە بۆیە ئەماڵین کە ڕازگۆنین و ئێمە چەندین جار ئەمانەمان پێوتون لە سەردانی کۆنسوڵەکان کە وەکو هاوپەیمانان هاتوونەتە بۆ نمونە لیژنەی پێشمەرگە و تومانە هەر ئەمانە بەو دەعمەی ئێوە بە پشتیوانی ئێوە تەنانەت خۆپشان دەرسەر کوتەکەن بێباکن بەرامبەر بە میلەتی خۆیان قوتەکەی ئەبڕن ئەم هەموو گوشارە لەسەر خەڵک هەیە خزمەت گوزاریەکان لە پاشەکشەیەوە دوو زۆنەکە ڕۆژ بە ڕۆژ تۆخترە بێتەوانێ بە شەرعیەتی هاوپەیمانەتی نێودەوڵەتی ئەم دوو هێزە هەژمونی خۆیان ئەسەپێنن بەسەر خەڵکی کوردستاندا باش بەس باسی هێزی پێشمەرگەش کراوە کە کۆنتڕۆڵ کراوە لەلایەن هەردوو حیزبەوە وەکو هێزی پێشمەرگە وەکو دەستگای هەواڵگری پرەستان پێشتر کە لە پەرلەمان و لە لیژنەی پێشمەرگەش بوو هیچ هەنگاوێک نراوە بۆ یەخستنەوە هێزەکان یاخود ئێستا زیاتر بە حیزبیکردن دەبینن ئەوەی کە ئەم هاوپەیمانانی کەن کە لە شەڕی داعشەوە نزیکەی بڵێ 10 ساڵە بەردەوام هاوکاریەکانیان لە ڕووی مادیەوە دەنێرن و مەشق و ڕاهێنان بە هێزی پێشمەرگاکەن و لە لایەکی تریشەوە چەک ئەنێرن تەسلیحی پێشمەرگاکەن هەمووەمانە واقعن بەڵام هێشتا ئەوەی کە هەیە بۆ خۆتەزانی 45,000 پێشمەرگە لە ناو وەزارەتی پێشمەرگەیە لەلایەن هاوپەیمانانەوە کە هاوکاریەکران ڕێکخراونەتوانێت ئەینا باقی هێزەکانی تر
وەکو یەکەکانی هەفتا وەکو یەکەکانی هەشتا وەکو هێزە حیزبیەکانی تر فلان کاک و فلان مەسئول هەموو ئەمانە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگەن یعنی دووقاتیەوە لە دەروی وەزارەتی زیاتر لە 100,000 بە دڵنیایە دووقاتی ئەوە دووقات زیاترەکە ئەوەی هەیە تەنها 45,000 پێشمەرگە کە بریتە لە لیوە هاوبەشەکان لەگەڵ دیوانی وەزارەتی پێشمەرگە لە ژێر فەرمان و ئیمرەی وەزارەتی پێشمەرگە ئەوانەی تر هێزی حیزبین هاوپەیمانانیش ئەوە ئەزاننەوە و خۆشیان ئەڵێن حتا ئەم یەکگرتنەوەش کاک حەکیم مەسەن ئامر لیواکە جێگرەکەی پارتیە ئەگەر بۆ نمونە ئەگەر ئامر لیواکەی چێتی بێت جێگرەکەی پارتی بێ بێ چوان شۆگەری چێتی بێ ئەبێت جێگرەکی پارتی بێ ئەم یەکگرتنەوەش یەکگرتنەوەیەکی شکڵیە ئەوە نییە مەسەلەن ئێمە چەندین جار بینیمانە لەو هێزانە مەسەن لیواکە شوێنێکی پێسپێرراوە کەچی فەوجێکی لە ناویە ئامر فەوجەکە مەسەلەن سەر بە جیهەتێکی تر بۆ التیزامی نەکردو بە ئەوامری فەرماندەکەەوە کە لە حیزبێکی ترە ئەم یەکگرتنەوەش ینی هەروەکو جۆرەکە لە 50 بە 50ەکە بەڵام ئەمان نەختێک باشترن لە چاو ئەوەکانی نەختێر منەظەمتر ڕێکخراوتر مەسلەی موچە و ڕشق و مەشق و ڕاهێنانیان وەکو ئەو فەوزانیە کە لە هێزە چەکدارە حیزبەکاندا هەیە ئەم حەقیقەتانە هەمووی دەیزانێ و هاوپەیمانان خۆشیان ینی کە بەردەوام مەسەن وەزیری پێشمەرگە کە دەستی لە کارکێشاوە لە ژێرە و گوشارانەیە بوو وە خۆی چەندین جار لە بەردەم لیژنەی ئێمە دانی بەو ڕاستیەدا ناوە کە ئیرادەیەکی سیاسی نییە لەلایەن دوو حیزبەکەوە بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ وەڵامەکە ڕوونە کە ئەبێ ئەم دوو حیزبە هێزی چەکدار لە ژێر هەژمونی حیزبی خۆیان دابێ بۆ ئەوەی کە گرنتی و زامنی هەڵبژاردنەکان بکەن و بەرژەوەندیەکانیان بکەن بۆ خۆشت دەزانی کە بەشێکی زۆری ساختەکاری و تەزویر لەو ڕێوە ئەنجامەدرێت باش بەس ئێستا هەر تەرکیز لەسەری خستنەوەی هێزی پێشمەرگەیە کە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ کۆنتڕۆڵ کراون لە حیزبەوە بەدەستگە هەواڵگریەکانی تریش بەدەستگە هەواڵگریەکان جۆری تر ئەو لە پێشمەرگە حاڵیان خراپتر نییە زیاتر لەژێر کۆنتڕۆڵی حزب بۆ سەرکوتکردنی خۆپیشاندان بۆمانەوە دۆخەکە بەدڵنیاییەوە ینی وازەحانی کە مەسەلەن تۆ وەرە سەیریکانی ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان چەند ساڵە کۆبوونەوەی خۆی نەکردووە و ئێستا مەسەلەن لەو لاوە یەکێتی نیشتیمانی کوردستانەڵێ هاوکاری و نەسریەی دژە تیرۆر بە تاواتی بڕاوە ینی ئەمانە هەموو ئاماژەی ڕوونن ینی من حەزەکەم ینی ئەگە بچینەوە سەر ئەو بەیان نامانی کە هەردوو لا لە ماوەی ساڵی ڕابردووە لە یەکسەر دەریان کردووە ڕوونە ینی کە ئەمانە تەنها ئەوەی کە پێوتری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە وەکو قاوغێک وەکو قاڵبێک بۆ موچە و ئەم شتانە ینی یەکیان گرتوێتەوانێ ئەگەنی ئەگرتنەوەی فعلی لەم هێزانەدا وجودی نییە و هەردوو حیزبەکە یەکەی سەربازی تایبەت بە خۆیان هەیە و ئەبێ ئەم هێزە چەکدارە هەژمون و تەوجیه و ئاراستا و فەرمان لە حیزب وەردەکرێت مامۆستا زیاتر تەرکیزەکە لەسەر پێشمەرگەیە لە کاتێک ڕەنگە هێزەکانی تر زیاتر بۆ سەر بە هەمان شێوە هەموو مؤسسەکانی تریش ئێمە کەواتە دامەزراوە مؤسساتی نیشتیمانیمان نییە تاوەکو ئێستا لە 32 ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستانە کار نەکراوە کە هێزی پێشمەرگە هێزێکی سەربەخۆ بێت لە کاتێکا بە خۆ دەزانی بە پێی یاسای ئەحزاب ژمارە حەڤەی ساڵی 93 نابێت هیچ هێزێکی لە ناو هێزی چەکدارە هیچ حیزبێک تەشکیلات و تەنظیمی حیزبی هەبێ بەڵام تا ئەم نەک هێزیشیە بێ ئەبێت حیزبایەتیش نەکات لە ناو هێزی پێشمەرگە بەڵام ئەوە وایە نەخێر باش لەسەر وەڵامی حکوومەتی هەرێم بۆ ڕێخەری ڕاستپاردە نێو دەوڵەتیەکان هەیە دیندار زێباری وەڵامی راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکای داوەتەوە باسی ناشفافی دەکا باسی لەوە کە دوو لە ڕاستی و بازەوەکە کە پشتیان بە زانیارەکانی ئەو نەبەسووە پشتیان بە زانیاری خەڵکی ناڕازی ئۆپۆزیسیۆن میدیای گروپێک میدیای دەرەوەی دەسەڵات بەستووە ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان یەکەم ئەبێ ئەوە بڵێ کە ئێڵێت ینی تۆ لەسەر بەری وەڵامەکەیە یەک ئاعترافێک دەستکەوتۆ بڵێ ئەم حکومڕانیی ئێمە ئەم ئیدارەدانەی ئێمە شکستی تایە تەنانەت بڵێ هەڵەشی تایە کەم و کوڕیشەیە نەک وەک ئەوەی کە ئەمە وەڵامی حکوومەتی نەرویج بێ وەک ئەمە کە وەڵامی حکوومەتی فینلەندا بێ نەک حکوومەتی هەرێمی کوردستان ینی مەبەستم وەیە ینی ئەبێ وا بڵێت ئەبێ ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان ئەبێ وا بڵێ لەبەرەوەی ڕاست پێراوە ئەو مەمورێکی ئەو حکوومەتەیە ئەوەی بۆی دەنووسرێتەوانی و پێی دەڵێن ئەبێ وا بڵێ ناتوانێت دام بە ڕاستیەکان نابێنێ ئەجینا یعنی خۆیان خودی سەرۆکی حکوومەتی هەرێم کە هاتوۆتە پەرلەمان ئاماژە بە
بەوە ئەکات پار ئەم کاتانە ئاماژەی بەوە کردووە کە لە 1940 داهات ئەگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت خۆی سەرۆکی حکوومەت ئەڵێ کە داهاتی خاڵە سنووریەکان نایەتەوە بە ناو حکوومەت خۆی ئەڵێ کە قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان نەکرێت هەموو ئەو شتانی تریش بە خۆتەزانی کات یعنی چی تۆ راپۆرتێک یەک شتێکی ڕاستە یەک شت کە ئەویش ئەڵێ ئیزدیوازی و دووفاقین ڕاستەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە دێ هەر ئەوانن دێن دائەنیشن لەگەڵیانە خۆشش دەزانی تەنانەت بە پێی پڕۆتۆکۆلی سەردانەکان ناکرێت چکە ئەوانی کە لەگەڵیان دانیشنە بێ مەسئولیەتێکی بێ لە هەرێمی کوردستانە هەبێت تۆ لەگەڵ سەرۆکی هەرێما دانیشی لەگەڵ سەرۆکی حکوومەتە دانیشی بەڵام ئەوان دابەزن بۆ بەرپرسە حیزبەکانی هەردوو لە کەواتە ینی کە دانیشن مجاملەیانەکەن بەڵام لەو لاوەڕ ئەوەی ڕاستە ینی ئەو بەشەی ڕاستە بەڵام سەر لەبەری وەڵامەکەی وەڵامێکی ناواقعیە لە ڕاستی هاانی وەڵامە دەبێت چی بکرێت ئەوایە بیوت دانی بە خەلەل و کەم و کوڕەکان نابنایە و ئەوایە حکوومەتی هەرێم هەڵوێستەی بکردایە لەسەر ئەم راپۆرتانە و ئەوایە لە کارنامەی حکوومەتە جەخت لەوە بکرێتەوە کە ڕووی گەشی حکومڕانی هەرێم وەکو ئەوەی کە جەنابەت فەرموود لە ڕاستیەکە فۆرین پۆلسی ئەمریکیڵێ ئەو ناوچەی وا دەردەکەوت کە خاڵێکی ڕووناچی بێ ئێستا بریتە لە تاریکێکی زۆر قوڵدایە یعنی ئەمە ئاماژەی گەورن یانیت هەڵسەنگاندنێکی زۆر جواناڵێ هۆکارەکەش ئەو سەرکردانن کە تەنها لە خەمی خۆیاندان جگە لە خەمی خۆیان و خانەوادە و مناڵەکانیان هیچ خەمێکی تری نییە هەموو چاودێرێکی سیاسیە زانێکە دۆخی هەرێم چۆنە معقولە ئەمڕۆ کاک حەکیم ئاسایشی حاجیاوە ڕوونکردنەوە با بڵێت نابێ بانگەشە بۆ حیزبی بەعز بکرێ هەموو ئەو جیهەت و لایەنانەی کە بانگەشە بۆ ڕژێمی تیاچووی بەعسەکەن و بۆ سەدام حسێن نەکەن و بۆ خۆتەزانی بەداخەوەکە ئەم جۆرە ڕێکلام و بانگەشەیە هەیە من لەوەیە دەستخۆشی لە ئاسایشەکەم لەوەیە چکە بەڕاستی یعنی معنای نییە ینی هاوڵاتی کورد میلەتێکی جینۆساید کرا و بانگەشە بکە بۆ سەدامی گۆڕبەگۆڕ و بۆ ڕژێمە نەفرەتیە نەعلەتیەکەی بۆ ئەو حکومەت جەبەروتەی کە 35 ساڵ بەسەر گەلانی عێراق و بە تایبەتی بە هەرێمی کوردستانیە بەڵام پرسیاری جەوهەری لێرەدا ئەوەیە بۆ گەنجی کورد وای لێ هات بۆ هاوڵاتی کورد گەیشت بە ئەوە بۆ پێشمەرگە بۆ شەهید بۆ کەسوکاری شەهید بۆ زیندانی سیاسی وای لێ هات کە خۆزگە بە بەعسێکی نەفرەتی بخوازێ وەڵامەکە وازەحە کە ڕوونیانی کە ئەو هاوڵاتی ئەماکە ئەو گەنجانی کە من لەکوێ کە بەحس و سەدامە بینم معدل کۆمنتە نووسم معدل نەفرەتێک ڕەواناکەم بۆ سەدام و بۆ عەفلەق و بۆ بەحسیەکان لە ڕاستیە بەڵام چێوای کردیانی چێوای کرد ئەم حکوومەتە فاشیلەی کە لە 30 ساڵی ڕابردووە هەیە کە خەڵک خۆزگە بە کفن دز بخوازێ بەڵام ئەوە هێشتا پاساو نییە چکە ئەو گەنجەی کە ئەگەر حکوومەتی بەحسیە بینی ئەگەر ئەو گەنجە ئەڕواگوێ لە قوربانیەکانی جەلەمەرد و گۆبتەپە ئەگرێ کە چۆن چیژە جوانیەکانیان بەدەست جیا ئەکردەوە لە هاوڵاتی ئەنفال کراوەکان کە ئەو چەند پێشمەرگە قارەمانش کە قبوڵیان نائەکرد شەرەفی کچۆڵەکانیان وا لێ بکرێت چۆن بە زیندوی لە ئەلیکۆپتەرەوە ئەخرێنە خوارەوە ئەگەر ئەم گەنجانە گوێیان لەم تراژیدیانە بێ ئەگە بڕۆن گوێ تەنها لە کتێبێکی کاگە عاسی مەحموود بگرن کە چۆن وێنەی ئەنفالی دەشتی کۆیە و گۆبتەپە و تەقتەقی کردووە ئەگەر گوێ لە چیرۆکە دڵتەزێنەکانی ملازم موحسین و سیخوڕەکانی بەعز بگرن کە چیان کرد لە دەوری ئەو شەستەی کە ئێستا کەناڵەکەی تۆی لەیە پێوترا عەرزی محەڕەمە ئەگەر گەنجەکانی کودەم تراژیدیانە بزانن هەرگیز بیر لە حکمی گۆڕ بە گۆڕی بەحسیەکان ناکەنەوە بەڵام ئێستا لە ئەڵمانیا کە ڕاسیزم قەدەغە کراوە بانگەشە بکەی بۆ هیتلەر مامەڵەت لەگەڵاکرێ و کە لە بچە ئەکرێ بەڵام ئەڵمانیا بەڵام ئەوروپا هاتووە ژیانێکی ئابڕوومەندانی بۆ هاوڵاتیەکانی دابین کردووە کاتێک کە ئازادی ڕاستەقینە هەیە دیموکراتی ڕاستەقینە هەیە ماف هەیە دەستور و قانە هەیە لەوە دووە بانگەشەکردن بۆ ڕاسیزم بۆ ڕەگەسپەرستی بۆ حکمی پێش و قەدەغێ و بە قانون ڕوبەڕووی ئیجراعاتی قورسە بێەوە لێرە بۆ ئاکرێ بەداخەوە هۆکاری سەرەکی خۆمانین ئەبێ ئەو پرسیارە لە خۆمان بکەین خۆمان بەم حکومڕانیە فاشیلە وامان کرد لە ڕاستیە کە خەڵک خۆزگە بۆ سەدام حسێنی گۆڕ بە گۆڕ بخوازێ ئەم راپۆرتیانی ئێسایانی کاکە ئەمە مەسەلەن ئەم ئێوارە هەند سنتەری میترۆ سنتەری میترۆڵێ هەموو ئەوەی لەو راپۆرتەیە هەیە ڕاستە و ئێمە خۆمان
ئەم راپۆرتانەمان چەندین جار وەکو سنتەری میترۆ ئەوەی کە پەیوەندی بە ئازادی ڕادەربڕین و مەسەلەی ڕۆژنامە نووس و پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووس و ڕاگەاندکارانەوە هەیە خۆیان سنتەری میترۆ کە ڕێکخراوێکی بێلایەنە و شاید حاڵە لەسەر ڕووداوەکان خۆیان دەڵێن ئەم ڕووداوانە ڕاستە تۆ چۆن ڕێکخەری ڕاستباردە نێو دەرێتەکان ئەمە بە ناشەفاف لە قەڵەمەدەی تۆ خۆت حکوومەتێکی ناشەفافی چۆن خەڵکی تر بە ناشەفاف لە قەڵەمەدەی هیچ نەبێ ئەمە کەمێک لەو ڕاستیانی بەیان کردووە کە لە وڵاتەیە ئاگوزارەکە کە ڕووداوەکان زۆر لەوە تراژی تر و ڕاستی نبینن بۆ ڕێخێری ڕاستباردنێ نەخێر هیچی ڕاستی نە ینی ئەمە ینی بەداخەوە ینی کاک حەکیمیانی ئەمە هەروەکو نەهجی حکوومەتە شمولیەکانی ئەم منتیقەیە هەر ئەوانی کە لە میسر و لە سووریا و سەدام و بەحسیەکان بوو هەر یەکسەر ینی مەسەن حتا باسی ئەوە کاکە ئەجیندایان لە پشتە ئەڵێوانی کە ئەو ڕێکخراوانە ئەیبینێ هەنی خۆ تۆ بەرنامە بۆ قونسڵی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دانانی چێ ئەبینێ و چێ نابینێ قونسڵێکە لە وڵاتەیە هەیە دەستگای هەواڵگیری هەیە قابلە لە هەرێمێکی خۆمەسی نییە کاکە ملیارە کەس نییە زانیاری نەکەوێتە بەدەست هەرێمێکی چوار پارێزگایی بچووک 6 میلیۆن کەس زۆر ڕوونن نەک لە ئەمریکا لەلایەن من و تۆی هاوڵاتیشەوە لە ڕاستیە حقیقەتانە هەموو نمایانە حکوومەتێرێ باسی گیراوانی بادینانە دەڵێ پەرلەمانتار ئامادە بوون لە دانیشتەکانە بە شەفافی بەڕێوە چووە لە دادگایەکە دەڵێ دەبوو وڵاتی راپۆرتی وەزارەتی تێرەوەمی لە بەرچاوگرت پێ باسی دەکە جەنابیش خۆت بەشدار بووی بەڵێ بەشدار بووی لەوەیە هەر خودی ئەخر کاکە یعنی خۆ بەڵێ محاکەمەکان علەنی بووە بەڵام خودی ئەو تۆمەتانی کە دراوەتە پاڵێن هەمووی تۆمەتی بێبنەما بوو هەنی تۆ بە یەکێک گەڵیت ینی کە ویستوەتی تەقینەوە بکە ئێ نابێ فیشەکێ بگری ئێ نابێ نارنجۆکێک بگیری ئێ نابێت چەکیی بەدەستەوە بێ یعنی بانگەشەکردن بۆ خۆپشاندان ئەمە تێکدانی ئاسایشی هەرێمە یعنی ئەم هاوڵاتیانە گروپی فەیسبووکیان بووە گروپی واتسئەپیان بووە و تویانە لە فڵان پارک لە پارێزگای دهۆک ئەچین خۆپشاندانەکەین لەسەر چی لەسەر پاشەکەوتی موچە ینی ئەو نامانی کە بۆ یەکتریان نردووە کە بانگەشە بۆ خۆپشاندانەکەن ینی گەروا بێ ئەبێ لەم 6 میلیۆنی خەڵکی کوردستان بێت 4 میلیۆنی بجیرێ چکە ڕۆژانە خەڵک لە فەیسبووک و لە سوۆسیال میدیا ئەم ڕەخنە و گلیانە ئاراستی حکوومەتەکە هەموو ئەگەر لەسەر ئەوە بێ ئەبێ هەمووی بژیرێ لە ڕاستیە هەر 4 میلیۆن لەم 6 میلیۆنە بخرێتە ناو زیندانەوانێ ینی تۆمەتی بێبنەما بوون ئەسڵەن هەر ئەوە یەکسەر لە ئیفراز بکرانایە چونکە تۆمەتەکان هیچی نەسەلمێنرا بەس چی بوو وازەح بوو پەیامەکە بۆ چاوترساندنی خەڵک بوو ئەوە ئەبێ خەڵک چاوترسێن بکرێت کە ئەگەر تۆ ڕەخنەتگرت بیرت لە خۆپیشاندان کردەوە ئەوە نان بڕاوە بی ئەوە لە دائیرە فەسڵە بی ئەوە لە شوێنت کونجی زیندانە پەیامەکە بڵاوکردنەوەی ترس و بیم بوو ینی حتا ئەوانی کە لێرەش کرا لە هەردوو زۆنەکانی بە هەمان شێوە لە ڕاستیە باش بەس کاریگەری ئەم راپۆرتانە چێت جگەوەی کە بەرەزوت پامێرانی بێ سنوور هیمان ڕایت زۆر ڕێکخراوی لێبوردنی نێودوڵەتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕێکخراوی تر کاریگەریەکەی چییە ڕێکخراوی CPT ئەمریکی پێشترە بەڵێ راپۆرتی بڵاو کاریگەری چی بۆ نمونە بڵاوکردنەوەی راپۆرتان لەسەر ئاستی گیانی کاک حەکیم ینی هیچ شتێک بێ کاریگەری نییە هەرچەندە دەسەڵات و پەیجە سێبەرەکانیان و وابەستەکانیان وا لە قەڵەمەدەن کە لە بایەخی ئەم جۆرە راپۆرتانە کەمکەنەوانە یەکەم ئەمە پڕ زانیاریە چونکە بۆ وڵاتێکی گەورەی وەکو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە ئەو ڕێکخراوە ئەوروپیانە ئەم زانیارانە دەگەێنن بە هاوڵاتی کە زانیاری ئەوان دەقیقترە لە ئەوانەی کە لای من و تۆ هەیە چونکە ئەو سەرچاوانی دەستکەوتنی زانیاری لای ئەوان بە دڵنیاییەوە دەقیقتر و ورترە دووهەم بایەخی ئەوەیە کە ئەم حکومڕانی هەرێم کە لە ناو خۆیان شەرعێتی لە دەستداوە و زۆرینەی خەڵکی کوردستان ڕەتی کردوێتەوە بۆی کە بایکۆتی ئەمانەی کردووە تاقە شتێک ماوە دەلاقەیەک بۆ ئەو دەرەوەیە کە خۆی هەڵەکێشێ بە هاوپەیمانەتی نێودەوڵەتی و لەم وەڵامەشە جارێکی تر پرسی تیرۆری هێناوەتەوە گۆڕێ نان و پیاس خواردن بە پرسی تیرۆرەوانێ کە ئەوەی بێجگە لە دام و دەستگاکانی حکوومەت و کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوپەیمانان ئەوەی کە ڕۆڵی هەیە لە بنبەرکردنی تیرۆرە لە سێەم خاڵا و پێم وایە لە واجیهەکەیە و سەری ڕمەکەیە خەڵکی کوردستانە هاوڵاتی ئەم هەرێمەیەکە سەرڕای ئەو هەموو ناڕەزای و گلەیی لە حکوومەت و لە ئەدای حکوومەت هەیەی سەرڕای ئەو گەندەڵیە بە تعبیری بلاسخارد کە لە دیداری ئەمریکیاوتی گەندەڵی سیستماتیک هەیە لە هەرێمی کوردستانە
ئەو هەرێمەی کە ئێوە بنیاتاننا بە گەندەڵی سیستماتیکی تیا ئەنجامەدەن واتە فەسادی منەظەم ئەمە ئەبینن هاوڵاتیانی هەرێم بەڵام هێشتا هاوڵاتی هەرێم سەرڕای ئەو هەموو کەم و کوڕی و پێشێلکاری و دۆزەخی کە بۆی دروست کراوە هێشتا هاوڵاتی لە بەرپرسەکانی ئەم هەرێمە دڵسۆزترن و ئەوان بەپەرۆشترن چونکە وەڵامی ئەم پشوو درێژیان بە هۆشیاری بە ڕەفزکردنی ئەوان و بە بایکۆتی ئەوان ئەدەنەوە پەنا بۆ تونند و تیژی نابن لەبەرەوە ئەمان بۆ خۆتە زانی لە ڕاستیە فەرموو بڕۆ کتێبەکەی کاک عارف قوربانی بخوێنەوەکە لە گەرمەی شەڕی داعشە کە ئێمە 1850 شەهیدمان داوە و 10,000 بریندارمان داوە لە گەرمەی شەڕی داعشە ئەمانە دێن قاچاقچێتی لەگەڵ داعشاگەن لە هەموو دنیاە بەس ئەو فەزیحەیە بەس بوو کە حەو حکوومەتی پێ ئاودی بکەیت حەو دەسەڵاتی ئاوای پێ ئاودی بکەیت کە گونا حێمە بەمانش بڵێن حکوومەت کە ئەمانە دەسەڵاتن تۆ لە گەرمەی شەڕی داعشە کە بوونت ناسنامەت وجودت خاکت لەلایەن تیرۆرێکی نێودەوڵەتیەوە کۆمەڵێک چەتەوە کە بریتێ لە داعش لەژێر هەڕەشایە بی لەو کاتەیە مامەڵە لەگەڵ دوژمنە سەر سەختەکەی خۆ بکەی بەڵێ خۆ بە کەسیش سزا نەدرا و وەکو بەرزەکی بانان بۆی دەرچوون و تەنانەت نووسەری کتێبەکە ئێرەشی بەجێهێشت نەیتوانی لە کوردستان حەوێتەوە ئێستا بۆ خۆی لە ئەڵمانیا ئای تەبعاان بەشێکی پەیوەندی بۆ حەقیقەتانەوە بوو کە ئەم پیاوە بەردەوام وتوێتی وەک ڕۆژنامە نووسێکی وریە هو حقیقت بوو لیژنەی پەرلەمانیشی بۆ پێک هات و ناویش هەبوو لەو لیژنە پەرلەمانی کە و کاتە بۆ پێک هات دەیانبینی ئێستاوانەیە وەکو ناو کە هەبوون ناو ناهێنی بەس دەیانبینی کە ئێستاش ماوەی کە بازرگان لەگەڵ بەدڵنیایەوە کەس عقوبە نەدرا کەس سزا نەدرا و دۆسیەکە وەکو هەم هەزاران دۆسی تری هاوڵاتیانی ئەم هەرێمە دیزە بە دەرخۆ نەکرا باش دەخولەکێکمان ماوە ماوەسەی بەڕێز سەبارەت بە ئەوەی فۆرن پۆلیسی کە بەڕێز باسکرد باس لەوەی کەماڵە کارتونێکە هێرێم لە بەردەم داڕماندایە ئەو ناکۆکی سیاسی کە لە بینی پارتیویەکێتیشیە جگە لە نەعەدالەتی چینایەتی گەندەڵی وشکستی دموکراسیەوەی بەڕێز باست کرد دۆخێکی مەترسیداری خوڵقاندووە ناکۆکی سیاسەکەش بینی پارتیویەکێتی ئێستا دابەش بوون هەیە خۆتە زانی مەسەلەن ناکۆکە سیاسەکە بێجگە لە پرسی گەندەڵی و سەپاندنی هەژمونی حزبی پەیوەندی بە سێ فاکتەری تریشەوە هەیە بەڕاستی فاکتەرێکی یەکێک لەوانە دابەشبوونی ئەم دوو هێزەیە بەسەر و ئەم دەسەڵاتیە بەسەر دەوڵەتە هەرێمایەتیەکاندا کە خۆتان نەزانن کە هەژمون و ئەجیندای دەوڵەتە هەرێمایەتیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستانە تەنانەت نەک لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی ئابووری و کۆمپانیاکانیان و تا ئەڕواتە سەر فەرهەنگیش جێبەجێەکرێ خاڵی دووەم پەیوەندی بە بازرگانانی شەڕەوە هەیە ئەوانەی کە لەم دۆخە مستەفیدن لەم دۆخە دەوڵەمەنە بن و لەم دۆخە دێنە پێشەوانێ سێمینیان پرسی سەرەکی مەسەلەی غازە لە هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان بۆ خۆتەزانی احتیاتێکی گەورەی غازی عالەمی تێدایە و هەندێک لە داتاکان ئەڵێن تەنانەت لە 100 غازی هەموو جیهان لە کوردستانە هەیە لە هەرێمی کوردستانە هەیە ینی نیسبەتێکی زۆرە لە چاو غازی هەموو جیهان و ئەم پرسە پرسی وزە پرسی غاز پرسێکی زۆر گرنگە بەشێکی ئەو ناکۆکە سیاسیانە پەیوەندی بە پرسی غاز بەڵێ بەدڵنیاییەوە کە ئەمە ڕاهەندێکی جگە لە ناوخۆی ڕاهەندێکی هەرێمایەتی و نێودەوڵەتیشی وەرگتووە کە بە خۆتەزانی لە دوای شەڕی ئۆکراینەوە ئەمریکا سوورە لەسەرەوەی کە غاز هەناردەی ئەوروپا بکرێ و گرنتی گەیشتنی غاز بدرێ بۆ ئەوروپا بەڵام لەو لاوە رووسیا و چین لە بەرامبەر ئەمە بێدەنگن کەواتە ئەمە ینی ئەم سێ فاکتەرش ینی ئەجا بێزگە فاکتەری سێمیش وازەحەکە ململانێ ناوخۆیە قوڵەکەیە کە لە بزافی ڕزگاری خوازی گەلی کووردا لە 60ەکانەوە تاوەکو ئێستا هاتووە و تۆختریش ئەبێتەوانەیە کە ئەم ململانێ ناوخۆیە بخۆشە دەزانی لەسەر هەموو ئاستەکان لەم هەرێمی کوردستانی بەداخەوە کردوێتی بە دوو پارچەوە ئەم هەرێمەی کە هەشمانە لەو 96ەوە تاوەکو ئێستا وازەحیانی کە ڕۆژ بە ڕۆژ جیاوازی نێوان ئەم دوو زۆنە و ئەم دوو ئیدارەیە تۆختریشە بێتەوانێ کەواتە ناکۆکی سیاسەکانیش لە هەرێمی کوردستانە بە دڵنیاییەوەیانی ناکۆکی سیاسی گەندەڵی سیستماتیک و پاشەکشەی هامشی دیموکراسی و ئازادی ڕادەربڕین کە ئەمە ئەو پاساوە بوو کە هاوپەیمانان قوربانیان بووەدا لە ئێرەدا و داعمی ئەزمموی هەرێمی کوردستانیان کردەوە لە بەردەم شەعب و پەرلەمانەکانی خۆیانە ئەم دووشتیان باس کردووە تیرۆر هەیە لەو ناوچەیە
و لەولاوە ئەمە پاشماوەی ڕژێمی دیکتاتۆری بەعسە و نەموزەجێک یان هامیشێک لە دیموکراسی هەیە لە هەرێمی کوردستانە پێویستە ئێمە داعمی بکەین بەڵام ئێستا هەموو ئەوانە ئاواژۆ بووە تەوانێ لە ڕاستیان نە ئەزمونە دیموکراسیەکە گەشەی کرد بۆ ناوچەکانی تری عێراق و نە ئازادی ڕادەربڕین چۆ پێشەوانێ بە پێچەوانەوە تەنانەت وەکو ئەم راپۆرتە ئەڵێ خودی ئەو یاسایانی کە دەرکراون بەرپرسانی هەرێم مامەڵە بەو یاسایانە ناکەن یاسای ڕۆژنامەگەری یاسای دەستخستنی زانیاری ئەم یاسایانە کە یاسای گرنگ بوون لە پەرلەمانی هەرێمی کوردستانی شەوە دەرچوون دەسەڵاتداران لە کاتی دادگاییکردن و محاکەمە و ملاحەقەی ڕۆژنامە نووسان و ڕاگەیانکردان تەنانەت مامەڵە بە یاساکانی هەرێمی کوردستان با پرسیارێکتریش لێ تایبەتە بە پێشێرکردنی مافی مرۆڤ ئەوش مەسەرەی دواخستنی موچێ ئەمە ڕۆنکردنەوەیکی وەزارەتی داراییە بوو مامۆستا سەبارەت بە 400 میلیارەکەی کە لە بەغداوە هاتووە دەڵێت بۆ موچە خەرج دەکرێت و باسی داهاتی نەوت دەکە کە 340 میلیاری هاتوتۆ وەزارەتی دارایی بۆ موچە لە کاتێکەوە دەکاتە لە 128 ینی کۆی ئەو پارەی کە فرۆشراوە بۆ نەوت بۆچی ئەوەندە کەمی کردو داهاتینەوە 340 میلیار هەوڵامەش زۆر کۆمیدیە ینی هەر هاوڵاتیان کە 400 میلیارەکە هات لە سۆشیال میدیا بەشێک لە هاوڵاتیە هوشیارەکانی ئەم هەرێمە زانیان 400 میلیانە دیزە بە دەرخۆ ناکرێت چکە بۆ کاک حەکیمەوە ئەمە داتای خۆیانە لە هەر لە مانجی شوباتە 12 میلیۆن و 419,713 بەرمیل نەوت فرۆشراوە 12 میلیۆن و 419,713 بەرمیل ئەمە ینی کە ئەکاتە 954 میلیۆن دلار و 274,640 دلار و 7 سنت ئەمە خودی ئەو بەرمیلەیە کە لە باجی ئەو نەوتەیە کە لە مانگی دو فرۆشتویانە ئەگەر بە قسەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتیش بێ کە پار ئەم کاتەوتی لە 148 داهات ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە 148 954 میلیۆن دلار دەکاتە 710 میلیارد دینار 340 هاتووەتەوانێ لە کاتێکا تۆ ینی بە پێچەوانەوە ینی بە 76 دلار بە 76 دلار نەوتی هەرێم فرۆشراوە پاسایی ئەوەت نەبوو ینی ئەمە وازەحە لە ڕاستێ بۆیە ئەم مەترسیە هەبوو کە 400 میلیارد دینارەکەش بەداخەوە ناچێتە باخەڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەمە ئەم دەسەڵاتە وەسفێکی جوانی هەیە لە هەندێک پەندی کوردیە ئەڵێ مازووچنی کون لە باشۆلە ینی ئەوەی کە مازوویە چنی ئەو هاوڵاتی چەندێکی ئەچنی لەسەرەوانەتەیە کرد چونکە باشۆلەکە یان چارۆکەکە کون بوو دەهاتەوە خوارەوە هەتا ئەم نەزیفە هەبێ هەتا ئەم عەقڵیەتە حیزبە هەبێ هەتا ئەم مامەڵەکردن لەگەڵ داهاتی کوردستان نەبێ وەکو چەتە و تاڵانی ئێستا وەکو چەتە تاڵانیەوەی بالضبط ئەوەیە ئەینا یعنی چی تۆ ینی تۆ 400 میلیارد لە بەغاوە بۆ هاتۆ تۆ نەوت هەناردە ئەەکەی بە حدودی هاوکاری هاوپەیمانان بەڵام لە کاتی خۆیان موچەنەدەی معناەیە ئەم هەموو داهاتە زۆرە هەیەەوە خەڵکیش بە چاوی خۆی ئەبینێکە بەرپرسان کۆمپانیا حیزبیەکان موسسە حیزبیەکان لە چ دەوڵەمەندبوونێکی عەجیبان تەنانەت هاتوچێ نێوان شارەکانی هەرێمیش بە کۆپتەرێکن بەو تاسە و ڕێگا و چاڵ و چۆڵیا ناڕۆن کە تۆ ئەلێرە بەیانی بڕۆ بۆ ڕانی بۆ خۆتەزانی من ئەم شەو 12 شەو لێ هاتوومەتەوە کە چ مەرگە ساتێکە بۆ هاوڵاتیانی کوردستان و تەنها لە دوێنێ و ئەمڕۆ 6 هاوڵاتی تری هەرێم بوونەتە قوربانی ڕێگاوبانە خراپەکانی هەرێم باش بەس لە ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی دەڵێ وەزارەتی سامانە سروشتیەکان 340 میلیاری بۆ ڕەوانە کردووی بەس وەزارەتی سامانە سروشتیەکان بۆچی ئەو داهات بە وەزارەتی دارایی بدە تەواو کەواتە ئێرە یعنی ئەمە پێم وایە بە ڕێزێک نووسی بووی کە کەواتە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕۆڵی چییە وەزیفەی چییە وەزارەتێک هەموو داهاتی ئەم هەرێمە نەیەگەڕێتەوە ژێر دەستی و ئاگاداری کون و قوشبنەکانی داهات و دارایی و پارەی هەرێمی کوردستان نەبێ ئەم وەزارەتە وەزارەتی پارەدا بەشکردنە نەک وەزارەتی دارایی کە ئەبێ پلانی هەبێ استراتیژی هەبێ احتیاطی هەبێ بۆ دۆخە لە ناکاوەکان فەرموو ئەوە بەغدانی نرد ئەی لەمە دوام ئەزمێ بەچی پڕەکەیەوە ئەی تۆ نابێ ینی حکوومەتی هەرێمی کوردستان حسابی هەموو ئەگەرەکان بکەی ینی کەواتە ینی تۆ ئیلا بێ پشت بە بەغدا بەستی پشت بە بەرزبوونەوەی نرخی نەوت بدەستی ئەی حکومڕانی ینی چی کاک حەکیمیان حکومڕانی لە جوانترین پێناسەی لە فەرهەنگی سیاسی بریتیە لە مەسئولیەت ئەوێ حەز بە بەرپرسیارەتی بکەی بەرامبەر بە هاوڵاتیەکانت کەواتە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان وەزارەتێکی بێ ئاگایە دەستی گرتوتەوە وەزارەتی سامانە سروشتیەکان چەنی بۆ نێرێ و دوو حیزبەکەش بە پێی ڕێکەوتنی خۆیان هەر کەسە کە داهاتی زۆنەکەی خۆی کۆکاتەوە چەند
نەسریەی وەزارەتەکانی حکوومەت و نەقسی بودجە پڕکاتەوە بێزگە لەو بەشەی کە وەزارەی سامانی سروشتەکانی نێرێ ئەمە دۆخە کەواتە وەزارەتی دارایی بەقەدەر من و تۆ کە لەسەر مێزە دانیشتوین ڕۆڵی هەیە لە مەسەلەکە. باشە زۆر بە کورتی دەبێت لەگەڵ بەغدا ڕێکەوتن بکرێ؟ لەگەڵ بەغدا غەیری ڕێکەوتن ئێمە هیچ مەخرەج و دەرچەیەکی ترمان نییە ئەگەر بمانەوێت لە ڕاستیە دۆخی هەرێمی کوردستان لەمە خراپتر. سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕێزمەوەڵاتنی سپاسی ئەمەدەبوون دەکەین. زۆر سپاس بۆ بینەرانی ڕێز سپاس بۆ هاوکاران خواتەنەوە.